دەتمنێت وەردۆمی گفتوگۆکانی ئەمڕۆمە سەبارە بە ڕێکخراوێکە ڕێکخراوی کەم ئەندامانی هەڵەبجە لە هەڵەبجە هەستاوە بە کردنەوەی چەند خولێک بۆ گرنگیدان بە خوێندکارانی خاوەن پێداویستی تایبەتی و خوێندکارانی کە نابیستن کە ئەم خولانە خولی ئاماژە لەگەڵ ئەوەشدا تا چەندێک مامۆستای تایبەت بە فێرکردن و بە ڕاهێنانی ئەم خوێندکارانە دابینکراوە یاخۆ تەرخانکراوە و خول و ڕاهێنانە پێکراون بە گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بەم خولانە دەچمە لای زۆر بەڕێز مەریوان وهەبی کە بەڕێزان بەڕێبەری ڕێکخراوی کەم ئەندامانی هەڵەبجەن و بە شێوازێکی ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵماندان. کاک مەریوان سڵاوی باین بە سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بانی ئەمڕۆی کوردستان ویست لەگەڵ ئێمە ئامادەیت دەستپێک پێش ئەوەی کە باز لەم خولانەکەن کە ڕێکخراوەکەی بەڕێستان کردوتانەوە بۆ خوێندکارانی نابیست و یارمەتیدانی خوێندکارانە دەمەوێت باز دەوەکەم تا چەندێک لە ئێستادا لە هەڵەبجەدا گرنگی بە خوێندکارانی نابیست دەدرێت هەوڵ ئەدەێت کە کێشەگیری گرفتەکانیان چارەسەر بکرێت و هەروەها توانەکانیان پەری پێ بدرێت. سڵاو بۆ بەڕێستا سڵاو بۆ بینەرانی خۆشەویست ئێمە وەک ڕێکخراوی کەم ئەندامانی هەڵەبجە ماوەیەکی زۆرە زیاتر لە 8 ساڵە لە بواری خوێندکارانی خاوەن پێداویستی بە سەرپەرشتی بە ڕێبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجە پرۆژێکمان هەیە بەناونیشانی پەروەردەیەکی گشتگیر و ژینگێکی ئاشتی خوازانە بۆ قوتابیان و خوێندکارانی خاوەن پێداویست تایبەت بێگومان ئەم پرۆژەیە ڕێکخراوی فیدا ڕێکخراوێکی نێودەوڵەتیە هاوکارمانە کار بۆ سەرجەم خوێندکارانی خاوەن پێداویست تایبەت دەکەین کە بەداخەوە زیاتر لە 520 خوێندکاری خاوەن پێداویست تایبەتمان هەیە لە قۆناغی یەکی بنەڕەتی تاکو و 12 ئامادەیی ئێمە لەم پرۆژەیە کارێکی زۆر باشمان بۆ خوێندکارەکان کردووە بەڵام یەک خاڵکە زۆر سەرەکی بوو ئێمە کارمان لەسەر نەکردبوو و گرفتێکی گەورە بوو بۆ ئێمە ئەویش خوێندکارانی نابیست بوو خوێندکارانی نابیست بەداخەوەڵێم لە هەڵەبجە لەگەڵ خوێندکارەکانی تێر درێژە بە خوێندنیان چکە لە هەڵەبجە ئەو پەیمانگا و قوتابخانانەی کە سەر بە وەزارەتی کارن لە هەڵەبجە ئەو پەیمانگایانە نییە بۆ نابینایان بۆ نابیستان ناچار لە ناو قوتابخانە گشتیەکانە درێژە بە خوێندنیان بۆیە ئەو ژمارەیەک لە خوێندکاری نابیستمان هەیە لە پرۆگرام و لە بابەتەکان تێناگەن بۆی ئێمە بیرمان لەوە کردووە کە لەگەڵ بەڕێبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجە و هەروەها لەگەڵ ڕێکخراوی میدیای پزیشکی کە قولێکی دەڕۆژی بۆ خوێندکارانی نابیست بکەینەوە کچووکە خوێندکارانی نابیست ژمارەیەکن کە ناکرێت ئێمال بکرێن فرامۆش بکرێن و واز لە خوێندن بێن هەرچەنە ساڵەکانی پێشوو بەهۆی نەبوونی پەیمانگاکان و بەهۆی نەبوونی مامۆستایە کە زمانی ئاماژە بزانێ ژمارێکی زۆر لەو خوێندکارانە نەخراوانتە بەر خوێندن و وازیان لە خوێندنی هێناوە بۆیە ئێمەش و بەڕێبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجە بەرکی سەرشانی خۆمان ئەنزانی کە گرنگی بە خوێندکارانی خاوەن پێداویستی بەگشتی و نابیستانیش بدەین لە ساڵی خوێندنی تازی ئەم ساڵمانە. بەڵێ چەند ڕاهێنەر توانراوە کە لەم خولانەدا بەشداریان پێ بکرێت و ڕاهێنەرەکانی پێشتر کەسانی ڕاهێنراو بوونە واتە پسپۆر و ئەزمموی تایبەتیان هەیە بووی کە بتوانن ئەم خوێندکارانە پەروەردە بکەن یاخود خولی تایبەت ئەم خوێندکارانە بڵێنەوە. ئێمە خولەکەمان بۆ ماوەی 2 ڕۆژ بوو هەر ڕۆژی 2 ساعت تا 2 ساعت و نیو ئەوانەیان خوێندووە ئەوانی کە بەشدار بوون مامۆستای پەروەردەی تایبەتن لە قوتابخانەکانە خۆیان پێشتر لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە هەندێک ڕاهێنانیان پێکراوە دەربارەی خوێندکارانی خاوەن پێداویستی تایبەت بەگشتی بەڵام لەسەر نابیستان ڕاهێنانیان وەرنەگرتووە و ئێمە بە پێویستمان زانی ئەم مامۆستایان ئەو فەراغش پڕکەنەوە بۆیە ئێمە دوو مامۆستای زۆر بەڕێز زۆر شارەزا ئەیکیان خۆی نابیست مامۆستا پڵێسە هەروەها مامۆستا هانا کە مامۆستایەکی ئەمریکیە لە ئەمریکا هاتووە زمانی کوردی زۆر بە باشی فێر بووە زمانی نابیستی کوردیش فێر بووە بۆیە لە ڕووی ئەکادیمی و ئاستێکی زۆر باشیان نەبووە مامۆستا هانا کە خۆی گرفتی بیستنی نییە بابەتەکانی ئەوتۆ لە هەمان ڕۆژکامان کاتا بە پراکتیکی مامۆستا بڵێستە کە خۆی نابیستە پیشانی مامۆستاکانی ئەیە کە چۆن ئەم ئاماژانە لە کاروباری ڕۆژانەیانە جێبەجێ بکەن. بەڵێ تا چەندێک توانراوە یاخۆ هەوڵتان داوە کە لەم خولە سەرەتایانە بەدواوە خولی دیکە بە دوای خۆی دابهێنێت کە بتوانن خولەکان بەرداوام پێ بدەن بۆ سەرجەم خاوەن پێداویستی تایبەتەکان ئەوانەی کە توانایەکیان یاخۆ خوێندکارن ئەزمموونێکیانە دانێت کە توانەکانان پێش بخەن بەشازێک لە شێوازەکان یارمەتیان بدرێت سەپۆرتیان بکرێت تا چەندێک پێویستە کە ئەم خولانە بەردەوامی هەبێت. بەڵێ لەبەرەوە کە مامۆستاکان بەڕاستی زۆر بە پێویستیان نەزانی
و زۆر حەزیان لەم خولە بوو بە شێوازێکی زۆر باش بابەتەکەیان وەرگر و جێ ئاماژێ بۆ ئەو بڵێم کە ئەم خولێکی ئێمە کردمان خولێکی دە ڕۆژی هەرمان ڕۆژی مای 2 ساعت و نیو خولێک و ڕاهێنانێکی سەرەتاییە بۆ زمانی ئاماژە چکە زمانی ئاماژە زمانێکی زۆر فراوانە بۆیە ئەممان ناوە ئەلفوبەیەکی سەرەتایی لە زمانی ئاماژە و بە دوای ئەوە ئەگەڕێن کە پرۆژەی فراوانتر بۆ ئەم مامۆستایە بەڕێزانە دابین بکەین بۆی زیاتر بچنە ناو قوڵایی بابەتەکەەوە زیاتر بتوانن ئەم ئاماژانە فێر بن و بتوان لە هەموو کوردستانە فێر بن. ئێمە ئەمانجمان لەم خولە تەنها قوتابیانی خاوەنپێداویستی تایبەت نییە بە دەرەجەیەک بەڵکو خێزانەکانیان و کۆمەلگا بەگشتی چکە لە هەڵەبجا ئەو زمانی ئاماژەی بەکارێنێ زمانێکی خێزانیە ئەوانی کە شارەزایان لە زمانی ئاماژە هەیە لەوەتی ئەگەن کە زمانی خێزانی تەنها لە چوارچێوەی خێزانەکە ناچێت دەربۆیە نابیستێک لەگەڵ نابیستێکی ترا ناتوانێت قسە بکە خێزانێکی نابیست کە نابیستیان هەیە لەگەڵ نابیستێکی دەرەوەی خێزانەکەی خۆی ناتوانێت قسە بکە بۆی ئێمە ئاماژمان ئەوەیە کە لە هەڵەبجەوە زمانی کە چۆن لە شوێنەکانی تر هەیە لە هەڵەبجێشە بە هەمان شێوە ئەو زمانی ئاماژەیە فراوان بکەین لە ناو بازاڕ و دوکان و قوتابخانە و خوێندنگا و شوێنە گشتیەکانە خەڵکی لەمە دو بتوانێت زمانی ئاماژە بەکار بێنێ و شوێنەکانی تر ئاماژمان ئەوەیە ئەم قوتابی خوێنکارانەی کە لە هەڵەبجەوە ئەو خوێنکارانەی تر خەڵکەکانی تر نابیستەکانی تر کە لە هەڵەبجەوە ئەچنە شوێنەکانی تر فێری زمانی ئاماژە بتوان لەگەڵ ناویستانی سلێمانی هەولێر و دووەک و کەرکک و شوێنەکانی تر گفتوگۆ بکەن بەڕاستی ئەو خێزانانە گرفتێکی زۆر گەورەیانەیە خەڵکەکان نابیستەکان گرفتیان هەیە چکە لە دەروی خێزانەکەی خۆیان ناتوانن 5 دقه 2 دقه لەگەڵ خەڵکییا قسە بکەن بۆیە ئێمە بە ئەرکێکی زۆر پیرۆزی ئەزانین و ئەوەرکی سەرچانی خۆمانی ئەزانین داواکەین لەوانەی کە هاوکارمانە بن لەم پرۆژێشە هاوکارمان بۆیە زمانەکە فراوان بکەین و خەڵکانی تریش بێگە خوێنکاران لە بازار و شوێنە گشتیەکان فێری زمانی ئاماژە بکەین ئەماژمان ئەوەیە نابیستانی هەڵەبجێش بەردەوام بن. تا چەندێک هەڵتان داوە کە لە کێشەگیری گرفتەکانی ناویستان و سەرجەم خاوەنپێداویستی تایبەتەکان تێ بگەن بۆی کە بتوانن کێشەکانیان چارەسەر بکەن. ئێمە وەکو ڕێکخراوی خۆمان ڕێکخراوی کۆمەندەمانی هەڵەبجە بێگومان لە زۆر سێکتەر و بوارەکانە کارمان کردووە کێک لەوانە خوێندنە لەوانە هەلی کارە و هەروەها هۆشیاری لە کۆمەلگا و لە فەرماگۆ ڕێکخراوەکانی تر و هەروها لایەنی دەرونی کۆمەڵایەتی کۆمەڵی پرۆژەی زۆر باشمان هەیە لەوانە ژینگە و هەروە ئەم زمانی ئاماژەیە لە هەموو بوارەکانە ئێمە کارمان بۆ کەسانی خاوەنپێداویستی تایبەت کردووە و لەگەڵ حکوومەتە پرۆژەی زۆر جوانمان پێشکەش کردووە لەگەڵ زانکۆکانە پرۆژەی زۆر جوانمان پێشکەش کردووە کێلۆکارانی کە لە داهاتووە لە 12 ئەم ساڵە لەگەڵ زانکۆی سلێمانی کۆنفرانسێکی زانستی لە ئاستێکی زۆر بەرزا پێشکەشەکەین کە لەوێ کۆمەڵێک توێژینەوەی زۆر باش دەربارەی کەسانی خاوەنپێداویستی تایبەت توێژینەوەی لەسەرکتێک گفتوگوی لەسەرکتەیە کۆمەڵێک کەسی زۆر باش پانیڵمان پێشکەشەکەن لەو پانیڵ و لەو کۆنفرانس و لەو توێژینەوانە دەرەنجامێکی زۆر باشی بۆ کەسانی خاوەنپێداویستی تایبەت ئەتوانین بڵێن گۆڕەکارێکی زۆر باشەکان لە ڕەوت و ژیانی کەسی خاوەنپێداویستی تایبەت نەک لە هەڵەبجە بەڵکو لە کوردستانیشا. بەڵێ ڕێکخراوی کەم ئەندامانی هەڵەبجە بە خولەکانی خزمەت جیاواز لە چینی خاوەنپێداویستی تایبەت خزمەت بە گەنجان و ژنان دەکات دەمێ بزانم بۆ ئەو دوو چینە چ پرۆگرامێکتان هەیە. ئێمە لەگەڵ چەند ڕێکخراوێکی نێودەوڵەتی لە بواری گەنجانە زۆر کارمان کردووە و ئێستاوە بۆ 6 مانگی داهاتوو بە سوپاسەوە ئەڵێم لەگەڵ ڕێکخراوی ئایۆئێمی نێودەوڵەتی پرۆژێکی 6 مانگیمان هەیە لە بواری تۆڕە کۆمەڵایەتیەکان و جیرەکی دەستکرد بۆ زیاتر بەدەستێنان و فراوانکردنی بزنسی خۆیان و هەروە خۆپاراستن لە هەواڵی چاواشە هەواڵی درۆ و چۆنێتی بەکارهێنانی سۆشیال میدیا بۆ بزنس و دۆزینەوەی هەلیکار و بەرەو پێشبردنی کارەکانیان ئێمە لەوە پرۆژەمان هەیە واروەها لەگەڵ ڕێکخراوی پیپی نێودەوڵەتی بە هەمان شێوە لە بواری گەنجان هۆشیارکردنەوەی شوێنە گشتیەکان چۆن هەلیکار بە گەنجان بن و گەنجان چۆن متمانەیان بەخۆی هەبێت کارمان کردووە و هەروەها لەگەڵ ڕێکخراوێکی تریش بە هەمان شێوە لە بواری ژنانە کارمان کردووە ئێمە ڕاهێنانمان بۆ 50 ژنی ناوچەکەمان کردووە لەوانە 15یان هاوکاریەکەین بە بودجەیەکی زۆر باش بۆ ئەوەی لە بواری پەلەوەری زیرەکە چۆن باڵندە و مریشک و پەلەوەرەکانیان بە شێوازێکی زیرەک پەرۆدە بکەن و پەرە بە ئەو پرۆژێک کە هەیەە بیدەن ئێمە هاوکاری مادی 15 کەسیمان کردووە و ئیشەڵا لە
داهاتوشە بە هەمان شێوە بە هەرمان پرۆژە بە فۆرمێکی جیاواز لەگەڵ باڵێرسخانی ئوسترالیا لە بەغا بۆ ژنانی شارەکەمان پێشکەشەکەین و هەروەها وەکو ئاماژەم پێکرد لەگەڵ ڕێکخراوی IOM و لەگەڵ ڕێکخراوی فیداینەوە دەوڵەتی بۆ خوێندکارانی خانپێداویستی تایبەت لە بواری خوێندنا بەردەوامی بۆ ساڵی 2025. بەڵێ تا چەندێک ڕێکخراوە دەوڵەتەکان هاوکارتان یارمەتیتان نەدەن؟ ئێمە بێگومان جەنابتان ئاگادارن کارکردن لەگەڵ ڕێکخراوە دەوڵەتیەکان زانیاری شارەزایەتی زۆر باش شێوێ و پرۆژە لە کوردستانە زۆر قورس بووە، بەڵام بە خۆشحاڵیەوە لەبەرەوەی من لێرە تیمێکی زۆر باش و زۆر خۆبەخش و زۆر خۆنەویستانە بەردەوام شەو ڕۆژمان خستوتە سەریەک بۆ بەدەستهێنانی پرۆژە. سوپاس بخوات زیاتر لەگەڵ 6 تا 7 ڕێکخراوی نێودەوڵەتی کارمان کردووە و پرۆژەی زۆر باشمان لێوەرگرتوون و ئێستا ئێمە لەم کاتە لەگەڵ 3 ڕێکخراوی نێودەوڵەتی 3 شوێنی نێودەوڵەتی کارەکەین لەوانە باڵێرسخانی ئوسترالیا لە بەغا و هەروەها ڕێکخراوی فیدای نێودەوڵەتی و هەروەها ڕێکخراوی IOM کە ڕێکخراوێکی لە ڕێکخراوەکانی UN کارەکەین. ئەمە مانوبوونێکی زۆری ئەوێ و بە سوپاسەوە ئەڵێم سوپاسیانەکەین کە هەمیشە هەڵەبجە لەبیر ناکەن و ئاگایان لە خەڵکی هەڵەبجەیە. ئێمەش ئەو دەرفەتەمان قۆستۆتەوە توانیمان بە توانەکانی خۆمان بەو ستافە بەڕێزی کە پێکەوەین لەگەڵ ڕێکخراوانی دەوڵەتیەکانە ساڵانە بودجەیەکی زۆر باش بێینە هەڵەبجە و نەک خزمەت بە کەسانی خانپێداویستی تایبەت بەڵکو خزمەت بە هەموو کۆمەڵگا و هاوکاری حکوومەتیش بین لە سێکتەرە جیاوازەکانە. بێگومان کارەکانی ئێمە بە شێوازێکی تازە بەڕێوەچێکە کارکردنە بۆ سەرجەم کۆمەڵگا و لە ناویشیانە کەسانی خانپێداویستی تایبەت کە ئەمە شێوازێکی نوێیە لە جیهانە بەکارێنێ. ئەمەش توانیمان لە کوردستانە بەکاری بێنین کە شێوازێکی زۆر نوێیە، چونکە کاتێککە تۆ ڕاهێنانێک بۆ کۆمەڵک کەس ئەەکەی تۆ و خانپێداویستیان تێکەڵەکەی ئەمە ئەبێتە کۆمەلگایەکی لەڕۆکرد، کۆمەلگایەکی گشتگیر و لە لایەکتیش خانپێداویستیەکان هەست بەوە ناکەن کە تۆ جیات کردوونە تۆ بە تۆ کە تۆ تەنها بوو ئەوان بابەتێک پێشکەشەکەی پیان خۆشە کە لەناو خەڵکانی تریشە ئەوانیشان بەشانی ئەوان ڕاهێنانەکان بەشداریەکەن و لە لایەکی تریش کۆمەلگایش بە شێوازێکی ناڕاستەوخۆ لە کێشە و گرفتەکانی کەسانی خانپێداویست ئاگادارە بن. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز مەریوان وهەبی بەڕێوەبڕی ڕێکخراوی کەم ئەندامانی هەڵەبجە. سپاس بۆ تۆ، سپاس بۆی کە لەبارەی ئەمڕۆ کوردستانی لەگەڵ ئێمە ئامادە بوویت.